فەرمانبەرانی گرێبەست لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستانەوە هاتوون و لە بەردەم ئەنجومەنی وەزیرانگر بوونەتەوە و داوای ئەوە دەکەن کە لە گرێبەستەوە بکرێن بە هەمیشەیی. فەرمانبەرانی گرێبەست وەکو خۆیان ئاماژەیان بۆ کرد ماوەی چەندین ساڵە گرێبەستن و تا ئێستا کەس بە دەنگی داواکەیانەوە نەهاتووە. لەگەڵ ئەوەشدا ئەگەر بکرێن بە هەمیشەیی ئەرکی سەرشانی حکومەت کەم دەکاتەوە و زیاتر لە 1 ملیار و 757 ملیۆن دینار بۆ حکومەت دەگەڕێتەوە. داواکەم کرێنە هەمیشەیی لە ماوەی ساڵانی ڕابردوو چەندین جار حکومەتی ئەرێم وتێتی ئێوە ئەگەر بکرێنە هەمیشەی بارگرانی دارایی دروستەکەن، بەڵام بەپێی ئەو راپۆرتە یەک لە دوایەکانی کە وەزارەتی دارایی و ڕێبەراتی گشتی بودجەکردوێتی بۆ ئەنجومەنی وەزیران سێ راپۆرتە لە ساڵی 2019-2022 ئەمەیان لە 6/6 دەرەکەوێت کە هیچ بارگرانێکی دارایی دروست ناکەین، بەڵکو مانگانە بڕی 1 ملیار و 757 ملیۆن دینار شەکەڕێتەوە بۆ حکومەت. وەکو فەرمانبەرانی گرێبەست سنووری پارێزگای هەڵەبجە لە شارەوانی هاتوین بۆ داوای مافی خۆمان، دەنگمان لەگەڵ دەنگی سەرجەم فەرمانبەرانی گرێبەستە سەبارەت بەبوون بە هەمیشەییمان. فەرمانبەران ئاماژەیان بەوە دەکرد ئەگەر وەڵامی داواکانیان نەدەنەوە ئەوە بەردەوام دەبن و ڕێگای مەدەنی دیکە دەگرنە بەر. لە سنووری دای ڕاپەڕین هاتوون وەکو فەرمانبەرانی گرێبەست لە شارەوانی. تەبحان ئێمە هاتوین داوای مافێکی سەرەتای خۆمان دەکەین کە بەداخەوە حکومەت ماوەی چەندین ساڵە پشتی تێکردوین. فەرمانبەرمان هەیە نزیکەی 13 ساڵ گرێبەستە کە ئەوەش پێم وابێ هیچ وڵاتێکی دنیا داشتیوا بوونی نییە. ئەوەی ئێمە لە یەترسین داهاتووی خۆمانە، یعنی ئێمە فەرمانبەری گرێبەستمان لەگەڵدا بووە، وەفاتی کردووە، ماڵ و منداڵی هەبووە، ماڵ و منداڵەکەی بێبەش بووە لە خانەنشینی باوچیان تاوانی چی بووە کە حکومەت نەیکردووە تا هەمیشەیی. حکومەت هیچ بیانوویەکی نییە بۆ ئەوی ئێمە نەبینە هەمیشەیی، بۆیە لێرە و داواکارین لە سەرۆکی حکومەت وەجێگرەکەی کە لەم بینایە داوامەکەن دەرگای خۆیانمان بۆ بکەنەوە بیان بینین و بکرێنە هەمیشەیی. ئەگەر وەڵام نەدرانەوە بەردەوامە بین، بێگومان بەردەوامە بین ئینشەڵڵا. فەرمانبەرانی گرێبەست لە هەرێمی کوردستان ژمارەیان نزیکەی 28256 فەرمانبەرە کە پێک هاتوون لە فەرمانبەرانی پیشەیی و داهات و پەرەپێدان و ئاسایی کە موچەی تەرخانکراو بۆیان نزیکەی 104 ملیار دینارە. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.